ڕاستیەکەی وەخۆم تقریباً لە ساڵی 1970ەوە زیاتر بە تاپتی لە ڕێگای ڕۆژنامەگەری و ئاشنایەتیم لەگەڵ گۆڤار ڕۆژنامەی کوردیا پەیا کرد. سەرەتا بە ڕۆژنامە گۆڤاری برایەتی کە ئەو زەمانە دەرەچوو. ئیتر دوایی بەو گۆڤار ڕۆژنامانەی تر وەکو ڕۆشنبیری و بەیان و بەم شێوەیە زیاتر لە ڕێگای ڕۆژنامەگەری و ئیتر وردە کتێبیشی هاتە ناو وەختە. هەرچەندە من یعنی لە سەرەتا ڕاستی زیاتر بایەخم بە ئەدەبیاتەیە بە شێعر، چونکە زۆری گەنجەکانی زمانی خۆی بە شێعر دەستمان پێکرد. ینی هەندێک شێعرم ینی لە تەمەنی لاویە لە گۆڤار ڕۆژنامەکانی پێش ڕاپەڕینا بڵاو بووەوە. بەڵام ئیتر دواتر من هەر ینی خولیایشی خوێندنەوەی بە تایبەتی کتێبی مێژوویشمان لەلا بوو، بە تایبەتی زیاتر ڕەنگە بڵێم کاریگەری باوکم دەوری زۆر و باوکم ئەممان بینی کتێبی مێژوویە خوێنەوە بە تایبەتی بە زمانی عەرەبی و ئەمانە کەم و زۆر ینی شوێنەواری هەبووە. من بڵێم کتێبێکی دیاریکرا و ڕاستی ینی کۆمەڵێشت ئێمە و خۆتەی زانی قەبارەی کتێبی کوردی لە پێش ڕاپەڕین کەم بوو. ینی ئێمە جگە لەوە کەیمێتر وردە فێری عەرەبی بووین، سەرچاوەی خوێندنەوەمان بوو بە کتێبە عەرەبیەکانیش بە تایبەتی ئەدەبیات و ئەمانە. هەندێک کتێبی تر کتێبە کوردیەکان کەم بوون، ینی لەوانەی زۆر بۆ من کاریگەر بوون لە ڕاستیەکەی لەوانە کتێبەکانی نووسینەکانی دکتۆر کەمال مەسەر یادی بەخێر بەگشتی ئەو کتێبی کوردستان لە ساڵەکانی جەنگی جیهانی یەکەم کەیشێکە لە کتێبە هەرە باشەکانی ئەو زاتە. من بۆ خۆشم لە ساڵی سەرەتا ئاشراکانە ئاشناتیم لەگەڵ مامۆستا عەبدولڕەقیب یوسف بۆ پەیا بوو. ئەو وەختە خەریکی دانانی کتێب بوو، دواتر بە ناوی بانگەوازێ بە ڕووناکبیرانی کورد لە پێناوی پاراستن و خزمەتکردنی کەلەپوری شارستانی کوردە شتێکی لەو بابەتە بوو. ساڵی 84 چاپی کرد. ئەو کتێبم بۆ خۆم هەنگاو بە هەنگاو لەگەڵیا بووم و ئەو بابەتانەی کە لەو کتێبەیە کۆی کردەوە کەم و زۆر هەمویان کاریگەریان لەسەر من بەجێهێژ ڕاستی بە حوکمی من وەکو شاگردێک ساڵانیش زۆر نزیکە 23 ساڵ لەبەردەستی ئەوە خۆبەخش هاوکاریمە کرد لە نووسینەوەی کتێب و وتار و لێکۆڵینەوەکانیان لەگەڵ یا دەرەچوون بۆ تۆمارکردنی بیرەوەری خەڵک و لەگەڵ یا دەرەچوون بۆ گەڕەکە کەلەپوریەکان و لە سلێمانی وێنەگرتنیان یا چوین بۆ شوێنەوارە مێژوویەکانی دەوروبەری سلێمانی ئۆمانە. ئەوە ڕاستیە ڕەنگە بڵم لەو کتێبانەیە کە کاریگەری زۆرە، ڕەنگە یەشێک لەو کاریگەریەکانەوە بێ کە منی زیاتر ڕاشا بۆ بواری مێژوو، ینی زیاترا چکەم بۆ خۆم وەکو خوێنن پسپۆڕی من مێژوو نییە، بەشێکی زانستیە جیۆلۆجیە، بەڵام ئەوەش ڕەنگە بڵم بوو بە یەشێ لە هاندەر و کاریگەریەکان لەسەر من کە زیاتر ڕوو بکەمە بواری مێژوو. من بۆ خۆم من هەتا ساڵی 1990 شیعرمە نووسی ڕاستیەکەی. ڕاستە ئەو بایەخدان بە شتی کەلەپوری و مێژووی شتیشم هەبوو، ینی ئەوانش شان بەشان بەردەوام بووم لەسەری. بەڵام لە دوای ڕاپەڕینە ڕاستی قەناعەتەکانم گۆڕا، ینی دوای ڕاپەڕین ساڵانێک وەکو بڵێ خۆمم نەدۆزی بۆ، ینی دەستم لە شێعر هەڵگرت، بەڵام ماوەیە خەریکی تەرجەمە بووم، هەر بۆ هەندێ پراوەی هەندێ شتم کرد. هەرچەندم بۆ خۆم زیاتر بۆ بەهێزکردنی عەرەبیەکەم زیاتر بووی دەسەڵاتی خۆم لە وەرجێڕانە ئایم بە کەڵکی وەرجێڕانی میانە. دوجار گەیشتمە و قەناعەتەکە وەرجێڕان بواری کارکردنی من نییە. بۆ خۆم ساڵانیشی زۆر بوو خولیای مێژووم هەبوو. زۆر جار مامۆستا عەبدولڕەقیب ئەیوت هەست دەکەم توانایشی مێژوو نووسینت هەیە تۆ بۆ نایە، ینی من زۆر جار کەرەسەیە خستە بەردەستم. بەڕاستیم پێشم گوناح بوومت تۆ خۆ دەمشانت کۆ کردوتەوە من بێم خەریکی بڵاویان کۆمە بە ناوی خۆم، ینی ویژدانم بەڕاستی قبوڵی ناکرد. بەڵام دوایی لە ساڵی 97 ڕاستی لێبڕام. من لەو مامۆسانەی کە لە بواری مێژووە زۆری ینی بە تایبەتی دکتۆر کەمال مەسەر، مامۆستا عەبدولڕەقیب یوسف بۆ خۆشی هەر مێژوو نووسە و بابەتی مێژوویشی ینی زۆرە. لەو نووسەرانەی تر کە کاریگەری لەسەر من هەبووە ڕەحمەتی مامۆستا کەمال ڕۆ محەممەدە کە
ئەو بەڕاستی وەکو نووسەرێکی زۆر وردەکار و زۆر ینی ئەو بابەتانەی کە نووسین زۆری بۆ یەکەمین جار بوو لە ڕۆشنبیری کوردیە ئاوڕی لێبرێتەوە لەسەری بنووسێ کاریگەری بەڕاستی لەسەر من زۆر بوو ینی وەکو نووسین کتێب زۆرن من بۆ خۆم لە ساڵی 2013 پرۆژەیەکم هەیە کۆکردنەوەی نووسینەکانی پیرەمێرد بەدەر لە شێعر ئەوەی کە لە ڕۆژنامە گۆڤارەکانە لە کۆنا بڵاوی کردوونەتەوە ئەو پرۆژەیە لە ساڵی 2013 دەستم پێ کرد لە 2015 سەرەتای 2015 تەواو بوو نووسینەوەی دەفتەرە نزیکەی 1000 لاپەڕەیە ڕەنگە بڵێم ئەوە یەکێکە لە پرۆژە هەرە کاریگەرەکان من زۆر جار ئێستا زەمی خۆمەکەم کە بەداخەوە بەهۆی ئیشی زۆری بنکەی ژین و زۆر شتی تر من نەپەرژاومە کتێبەوەکو پێویستەوە بکەم ئەم کتێبە ئینشاڵڵا ئەم ساڵ ڕووناکی چاپە بینێ یەکێکە لەو بەرهەمانە کە ئێمە زیاتر لە ساڵێکە لەگەڵ کاک وشیار عەلی کە ئەو کاراکە کە لە ئێران پێوترێ ویراستاری بۆم پێهاچێتەوە و هەڵی چاپ و ئەگەر سەرنجێشتێکیە بێ پێکەوە لە بەتابەتی بە درژای ساڵی ڕابردوو زۆر ڕۆژ پێکەوە پێدا چوینێتەوە زۆر زار گەیشتوونەتە بەشێک لە وتارەکانی پیرەمێرد من ڕاستی گریاوم لە بەرچاویەوە ینی خۆمم پێنەژیراوە ئەوەندە نووسینەکەی کاری تێکردوم ڕاستیەکەی ینی پێم وایە من بۆ خۆم ینی ئەو لەو شانەی کە تا ئێستا خەریکی بووم و بۆ خۆم ڕەنگە بەرهەمێکی زۆریشم بڵاو کردبێتەوە بەڵام ئەوە ڕەنگە پێم وایە یەکێکە لە کارە هەرە ئەو شانەی کە من پێوەی خەریک بووم هەرچەنەوانە بەرهەمی من نین بەڵام شانازی پێوەکەم کە من وەکو شاگردێکی ڕەحمەتی حاج تەوفیقی پیرەمێرد توانی بێتم خزمەتێکی بکەم ئەو بیرمەند و ڕۆشین بیرە هەرە گەورەی کوردەواری بەڕاستی بیناسێنم خۆشبەختانە ئەو ڕەنگە بڵێم زیاتر لە هەموو نووسەران و ڕۆشین بیرانی ئێمە زیاتر زانیاری لەسەر خۆی لە ڕێگای ئەم نووسینانەوە بڵاو کردوێتەوە کە پێم وایە ئەمە ئەم نووسینانە بڵاو ببنەوە ڕەنگە ئێمە جۆریش کە تەماشای پیرەمێردکەین چونکە ئەوەی ئێمە لە ناوەندی ڕۆشنبیری ئەمە زیاتر بڵاو ئەوەیە پیرەمێرد شاعیرە بەڵام ڕاستە پیرەمێرد هەرچەندە پیرەمێرد زۆر جار ددان بە شاعیرەتی خۆیان نانێت یان زۆر جار ئەوە لە نووسینێکە هەڵێ 1000 شعر پارچەیەک تاریخ ناهێنێت بۆ خۆی پیرەمێرد ڕاستی ئەشێمە بیخێنە خانەی ئەو کەسانەی کە لە بواری مێژوونووسی کوردی ئاکاریان کردووە کارەکانی ئەو زۆر گەورەن ینی کە هەم بیرەوەری خۆی هەموو بزانیاریانەی کە خۆشی زانیوێتی لەسەر شخصیەتەکان لەسەر بۆ نمونە لەسەر هەمەوەند لەسەر جاف لەسەر بەدرخانەکان ینی ئەو بیرەوەریە زۆر گرنگاری کە خۆی نووسینێ کامیان نەچێتە بەڕاستی خانەی مێژووەوە پێم وایە ئەوە ینی یەشێکە لەو کارانە کە زۆر جێگای شانازیە کە من شەرەفیەوەم پێ بڕێ ئینشاءڵڵا ئەم ساڵ ئەو کتێبە بە چاپگەێنم ئەوە یەکێکە لەو کتێبانە کە کاریگەر ڕۆحی و دەرونی لەسەر من بەجێهێشتووە چونکە من لە ڕێگای ئەو وتار و نووسینانەی پیرەمێردەوە زیاتر لە پیرەمێرد تێگەیشتم لە ڕێگای ئەو وتار و نووسینانەوە لەو هەلومەرجە تێگەیشتوم کە بەداخەوەی مەزانیاری خۆمان خۆماڵی کەممان نووسیوە لەسەر ئەو خۆناغا بەتابەتی بڵین لەم 100 ساڵی ڕابردوو کەممان بیرەوەریمان نووسیوە کەم وتار و شتی لەو بابەتەمان زۆر کەمە بەڵام ئەم نووسینانەی پیرەمێرد ڕووناچێکی زۆر خاتە سەر ئەو خۆناغا هەم ژیانی خۆی وەکو بیرمەندێک و ڕۆشنبیرێکی گەورەی کوردەواری و هەم وەکو نووسەرێکی گەورەش کە توانیوێتی لە ڕێگای تەجربەی ڕۆژنامەنووسی خۆیەوە لە ئەستەمۆڵ وەختێک ڕاوەتەوە توانیوێتی ئەم مێژووی ئێمە هەموو ڕەنگە بڵێم زۆربەی ڕاستیەکانی سەردەمی خۆی لە ڕێگای وتارانەیەوە بۆ ئێمە بیکە بە بەڵگەیە کە ئەمڕۆ ئێمە توانین وەکو سەرچاوی مێژووی کەڵکی لێوەرگری ڕاستی ڕەنگە بڵێم زۆر ئاواتمە خواست زۆری ئەو کتێبانەی مامۆستا ڕەحمەتی کەمال ڕۆ محەممەد نووسیونی من بەم نووسینایە چۆ بەڕاستی هەمویان کتێبەکانی هەمویان لە بواری خۆیانە دانسخەنەوە زۆر وردەکاریان تایە و ئەو زاتە ساڵانیشی زۆری عمری خۆی ڕاستی لە بەرهەمێنانی ئەو نووسینانەیە بەخەرجاوە و وەکوتم زۆر کاریگەریان ڕەنگە بڵێم کاریگەریان هەبووە لە ڕووی
پێڕێوکردنی وردەکاری و پشوو درێژی و بەدواداچوونی ڕاستیەکان. ڕاستیەکەی بڵێم کتێبێکی دیاری کراونێ بە ئەجینا خۆی هەر بۆ کاری نووسینی خۆم زۆر جار ئەگەڕێمەوە زۆر لەسەر کتێبەکان، ینی کەم و زۆر ئیشەکەی ئێمە زیاتر لەسەر ئەم مێژووی نوێی ئەم 100 ساڵی ڕابردوو کەم و زۆر ناچار بووم، مەسەلەن ناچار بووین بچینەوە سەر بۆ نمونە کتێبی کورد و تورک و عەرەبی ئەدمۆس، ئەو کتێبانەی کە زۆر لەو ڕۆژهەڵاتناسە لەسەر قۆناغا نووسیویانە بەڕاستی زۆر کتێبی کە هەیە، ینی زۆر جار ناو بە ناو ناچارین، ینی کتێبی وایە ڕەنگە بڵێم 50,000 زیاتر من ناچار بووم بۆ زانیاری بە چوونەوە سەر ناچار بووم بەکاریان بێنم. کتێب زۆرن وێڵام ینی بە دیاریکراوی ڕاستی ئێستا ڕەنگە ینی شێکی وام لەبیر نەبێت. من بۆ خۆم نەریتێکمێ لە خوێندنەوە، چونکە ینی بەشێکی باشی کاتەکەم نووسین و بەدواداچوون و ساختنەوە شتی وایە، بەشێکی خوێندنەوەیە. ڕاستی من زۆر جار زیاتر من ئێستا خولیای کتێبی مێژوویم هەیە، ئەوانە زۆر جار تەماشای پێڕستیانەکەم، تەماشای ئەو سەرچاوانە ئەەکەم کە بۆی بەکارهێناوە، ینی کەم و زۆر ڕەنگە بڵێم سەلیقە و شارەزاییەکم پێیا کردووە کە ئازانم ئەم کتێبە بە کەڵکی خوێندنەوە دێیان نا. ینی زۆر جار من ئەوە دینە قسەیەک مێڵم چاوم لە کتێبی بێکەڵکە بەڕاستی خەسار ناکەم، چکە خۆ دەیزانی ئینسان کە کەوتە تەمەن چاوی کزەبێەوە، ینی زۆر کتێب ڕەنگە بڵێم کتێب هەیە شایانی ئەوە نیە چاوی خۆتی تیا خەسارکەی و مادووی بکەیت. لەبەرەوە کەم و زۆر ئەو هینەم ینی هەیە، ئەو سەریقەم لا پێیا بووە کە تەماشای پێڕست و زۆر جار هەندێک ناونیشان و ئەو سەرچاوانەی کە ئەو کتێبە ئەو نووسەرە بەکاری هێنا، زۆر جار ڕەنگە بتوانم حکمێکی سەرەتایی بەم لەسەر ئەو کتێبە بە کەڵکی ئەوە دەیان نایانی. بۆ خۆشبەختانە ینی زۆربەی جار ینی کەم و زۆر من ئەوانەی کە خوێندومنەوە ئەوانن کە ئیسیفادەم لێ کردو. ڕاستیکە ینی کتێبێکە هەم بۆ دەوڵەمەندکردنی زانیاری خۆم یاخود نەبووی بێ بە سەرچاوە بۆ نووسینەکانی خۆم ڕاستی ینی گوێم نەداوەت، ینی ئامادە نەبووم بیخوێنمەوە کاتی پێ بەسەر بەرم. ڕاستی ئیتر خۆی دنیای کتێب دنیاشی زۆر خۆشە، ینی من سەیرم لێیەکە ڕەنگە خەڵکیشی زۆر هەیەوەی کە نەیزانێ کتێبە، کتێب باشترین ڕەفیقی ئینسانە، ینی هاوڕێیەکتە کە بەردەوام سوودی پێگەێنێەوە تووشی زەرەر و زیانت ناکە. جاری وا هەیە ئینسان هاوڕێیەکی خۆی ڕەنگە نزیکترین هاوڕێت دڵت لێ بێشێەوە نیگەرانت بکە، بەڵام کتێب شتێکە کە بەردەوام زانیاری دێتی، کە بەردەوام عەقلی ئینسان ئەکاتەوە و ئەتکا بە ئینسانێکیکە. من بۆ خۆم زۆر قەرزاری کتێبم، ینی بۆ خۆم لە ژیانی تایبەتی خۆمە کەم و زۆر دەتوانم بڵێم گۆشەگیر بووم، زۆر حەزم لە تێکەڵی کۆمەڵایەتی نەکردو، ڕەنگە ئێستاش تا ڕادەیە ئەوم تیاما بێ، بەڵام کتێب ڕاستی قەرەبووی زۆر لە کەمە کوڕەکانی ژیانی منی کورد، ینی زۆری من قەرزاری کتێبم، قەرزاری کتێبم کە لەو دنیای منی هێنایە دەروە ئاشنای کردم بە دنیایشکە کە خۆشبەختانە ئێستا ئەتوانم بنووسم و ئەتوانم خوێنمەوە، ئەتوانم خەریکی ساختکردنەوە بم و بتوانم لەو ڕێگەوە خزمەتێکی میلەتەکەی خۆم بکەم.